لە هەفتەی ئایندەدا پشتیوان بەخوای گەورە هەرێک لە سەرۆکایەتی شارەوانیەکانی هیران و شەخڵاوە، هەروە سەرۆکایەتی شارەوانی خەبات و لە ئایندەیەکی تری نزیک سەرۆکایەتی شارەوانی کۆیە تیر و پشتی فەرمانبەرانی تێدا ئەنجام دەدرێت بۆ پێیکە زۆربەی هەرە زۆری کارەکانی و ڕەزامەندی لایەنە پەیوەندیدارەکان وەرگیرایە. هەر کاتێک کە تەواوی ڕەزامەندیەکان تەواو بوون، بەتاکید پرۆسەی دابەشکردنی زەوی لە سنووری سەرۆکایەتی شارەوانیانەش ئەنجام دەدرێت. بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت زۆر ڕوون و ئاشکرایە کە نابێ هیچ فەرمانبەرێک لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان و سەخۆری حکوومەتی هەرێمی کوردستان بێت و هەموو مەرجۆ ڕێنماییەکانی دابینکردنی زەوی دابەشکردنی زەوی تێدا بێت، زەوی وەرنەگرێت. بە دڵنیاییەوە لە هەمان ئەو ڕێنماییانەی جەنابیان ئاماژەکرایە لە هەر سنووری بەڕێوەبەرایەتێک یان لە هەر سنووری سەرۆکایەتێکی شارەوانی کە زەوی پێویست ئامادە نەبوو، پێویستە لە سنووری سەرۆکایەتێکی تری نزیکە خۆی زەوی پێ بدرێت. لۆیە لەسەر ئەو تەوەرانە ئیش کرایە بەشێک لە سەرۆکایەتی شارەوانیەکانی ئێمە بەهۆی هەڵکەوتەی جوگرافیان نەتوانرایە کە زەوی پێویست بەردەست بێت وەکو سەرۆکایەتی شارەوانی پیرمام، و بەشێکی تریان بەهۆی ئەوەی کە هەر چواردەوریان جیاکراوەکانی سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێرن و موڵشی تایبەتن، هەروەک لە وەکو سەرۆکایەتی شارەوانیەکانی پیرزین، شاوێس، مەلا عومەر. بە هەمان شێوە کار لەسەر هەموو ئەو ناوەڕۆکی ئەم بڵێن دابەشکردنی زەوی لە سنووری ئەو سەرۆکایەتیانە کرایە و چەندین پێشنیار لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەوە ڕەوانەی نەخشەدانانی ئاوەدانی بەڕێوەبەرایەتی ئاودێری هەولێر کرایە. بەشێک لەو زەویانە لێتان ناشارمەوە بەهۆی زۆری ئەو کەند و چۆمانەی کە بە ناویاندا تێپەڕیە بەڕێوەبەرایەتی ئاودێری هەولێر لاری هەبوونی خۆی پیشاندایە و بەشێک لە زەویەکان نەخشەدانانی ئاوەدانی لاریبوونی پیشاندایە بەوەی کە ئەم شوێنە وەکو زەوی فەرمانبەران دیاری بکرێت. بۆیە ئەو بابەتە پەیوەستە بە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان هەموو فەرمانبەران لە ڕێگەی جەنابتانەوە دڵنیا دەکەینەوە کە ئەم بابەتەیە کاری جدی لەسەر دەکرێت و هیچ سەرۆکایەتیەک فەرمانبەری هیچ سنوورێک پشتگوێ نەخرایە، کاری جدی لەسەر دەکەین بە دڵنیاییەوە لە ماوەی ئەو مانگە و مانجی ئایندا مەسیری هەموو سەرۆکایەتیانەی کە تاوەکو ئێستاکە زەوی بەردەستیان لەدەست نییە بە مەبەستی دابەشکردن، یەکلایی دەبێتەوە و شوێنی بەدیلیان بۆ ئامادە دەکرێت و بە سەریاندا دابەش دەکرێت.